بناو خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا را به صلات و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آل و اصحاب و اتباع وی توان به حتی رجا قیامته تماشاوانن هجا د برنامه نو یا عشیرن ما ام لپیشبری وانه ایرو برنامه خواه لباشور کردستان یعنی کردستان عراقی لپایتخت و هولیر بناوی خویده دبیجنه اربیل لاربیل ام پیشکشی و دکن براستی ام هاتنا پایتخت کردستان هولیر که نوزاد بک بریا بچند هیواجی ما برنامه برا ساز کربو دیسا ما خواست ام برا برنامه که ساز بکن ما تکلیف لیکر تکلیف ما قبول کرد دریه خواه یه درگاه خواه مالا خواه بکر نوها ام لمزاخانه که نوزاد بکن تکلیف ما قبول کرد نوها ایرو ده حق هرما کردستان ده روشا هرم یا سیاسی آبوری تندروسی یا چاندی هنری انشالله دوی واری دوی که نوزاد ما رونی بکه میوان ما یه برنامه سروکو پیشکش عشیره خوشناف که نوزاد بگه بیتواتی یه دویم جی ماموستا رشید ملا جمال بگه او جی خزمه که نوزاد بسمامه ویه تکلیف ما قبول کرن نها میوان برنامه منه هنک پرسه ما هم ده حقی هرمه ده هم ده حقی جیانا هرمه یا عشیره وان یا هلا عشیره اولی یا چاندی انشالله و هر دو میوان برنامه جمرانی بکن و حز کن از زیده اشتغالی درج ناکم از بزیورم سر میوان برنامه که نوزاد بکن بخیر هاتنا برنامه ما سر شما هاتنا زور سپاس جنابشتان بخیر بین خوشحال بوین خودش ورازی به امین جیو خوشحال بوم بای و دریه خواه یه مالا خواه جمرا وکر هم سپاسی و پیروزبایی خواه پیشکشی جنابه و همو عشیره خوشناو دکن خودش ورازی به میوان می برنامه یه دویم جی ماموستا رشید ملا جمال بگی او جی پسمام که نوزاد بگی او جی میوان برنامه ماموستا هم جی بخیر نهاتنا برنامه ما هم باشن سلامتن انشاءالله خودش ورازی به تماشاوانن هجا اما انشاءالله اول جی که نوزاد بگی بیتواتی اما برسار و شاهری ما کردستان امی بکن پاشه انشالله امی حقی عشیر و جیان عشیره ده پرسیخوا بردام بکن که نوزاد بک برنامه دویم جناب ورام ساز دکن ترتیب دکن پراستی یا یکم جی تماشاوانا گلک عجباندن هات تماشا کرن خدا جورازی به بس دم جبر کرد بو یا برنامه هنک پرسیم امان مگو ریام بهولیر که امی دیسا جناب بیوا بکن میوان برنامه ایرو وجی دریه خواه بکر از دخوازم هرما کردستان روشاوی سیاسی تندروسی آبوری چاندی هنری دوی واری ده هون تماشاوانان آگاهدار بکن بفرم سپاسان دکین بخیر بین سال خدا جورازی بین بالنسبة روشي كردستاني إستا بالنسبة روشي آبوري بحكم أويك نخوشی کرونا هات لنخوشی کرونا همو زمزولک لهمو دنیا وسطا زور تأثیری کرده سر وضعی آبوری کردستانش پاش هنجن سعری نفت و اوشتانه دابزی اما زور اعتماد من لسر اوشتیه کرد بو وضع اقتصادی فتره چی 5-6 سال زور خراب بو بەڵام ئێستا بەرەو باشی دەڕوا و لەوانەیە بڵێم بتوانم بڵێم وەزعی ئابووری کوردستان ئێستا لە دەوروبەرەکانمان لە هەر هەمووی باشترە باشترە ئێستا الحەمدولله یعنی ئەو تەسیرا کۆرۆنا دیگە لوێژی ئێستا ڕەوش باشە باشتر بووە وردە وردە بەرەو باشی دەڕوا بەێ ئەو پارا نەفتێ یا حکوومەتان مرکزی پارا هەرێمێ دیشینەژەرە
هەندێک جار دەیدا و ئەوە بە گوێرەی سیاست حرەکەیەکە جوول لە جوولی هەیە هەندێک جار دەیدا و هەندێک جار نایدا و هەندێک جار ڕای دەگری و ئەزە ئەوە ینی ئەوانش بەێ بەێ بێکاری گێمەشخوا بێکاریش هەتا حەدەکی لە کوردستان باشتر لە شوێنی دیکە بێکاری هەیە بەڵام ئێمە باشترین لە دەور و بەرمان یارمەتیە دەولەمەندا هەیە بۆی فەقیر و ژار و یەتیمە گەلک هەیە الحەمدولله قسووریان نییە بە تایبەتی لە وەرزی مەسەرەن لە وەختی ڕەمەزانان لە وەختەکانی دیکە یەکێک بزانن زۆر وەزعی شڕە قسووریان نییە دەوڵەمەندەکان وەکو بەخۆم ئاگام لێ باشە وەزەیە کاک ناوزاد بەگ ڕەوشە کۆرۆنا چاوایە ئێستا بەخوای هەیە عالەمەکی زۆریش تووشەبی بەڵام ینی بەڕاستی عالم گوێ ناداتێ ینی ناترسن باڵا منجی کشان محافظە لە هەمبەر کۆرۆنا نییە لە کوردستان مەسەلا باکوورە کوردستان لە تورکی و لە هەموو پارێزگەهی تورکی ماسکە هەیە گەل خۆت پارێزە بەس کوردستان مندیقات کرد نییە ناوەڵا نییە کەس گوێ ناداتێ ئەمە ڕۆژێ دایان کەس لەوانەیە هەندێک جار بکاتە زیاتر لە 100 کەس دێت بۆ ئێرە و دەڕوا کەس ماسکی نابەستی و ئەمەش عینەشت پێمان ئەمە ئەوان عالم نەیبەستی ئەمە بە تەنیا بۆ بەستین ئەمە عینەشت نایبەست وەفات چێت بە چێک وڵا سێ دەبی جوانژی وەفات بکەین بەخوای وڵا گەنجیش لە 20 ساڵی هەورا زیێرە وڵا توش بوو و وفاتی کردیە بەێ ئێستا لەگەلمە کێم بووە حەبەتی لە گۆر پارساڵ کێمە ئێستا بەڵێ بەخوای لێرەش عینەن عالەمەکە ئەو شرقیان چارەسەریان وەرگرتیە ئەکسەریەتی فاکسینگیان وەرگرتیە ڕەوشە هەرێمی یا سیاسی چاکە ئینشاءڵڵا بەخوا جیاوازی هەرێمی سیاسی ئەوە جەناب مامۆستای دەبی جواب بداتەوە والله وضع السياسي میکرۆفۆن شکەرەمە خۆڕە بەێ وضع السياسي بەخۆی بقعی جغرافی کوردستان کە ئەگەر لە میدیاکان تەماشا بکەی زۆرینەی مەد و جەزری حرەکاتی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوینە و ئەمەش بەشەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تینە ناو چەقی ململانەکان وەکو کوردستان ئێستا ئەمەرگەر حکوومەتی فیدرالی عێراق لە حیوار و گفتوگۆ و دایلۆگ داینە مەشاکلی جغرافی اقتصادیمان هەیە وەکو منطقە دەبینین لایەکمان داعشە و لایەکمان استقراری ئەمنی مستەقر نیە لەو منطقەی بەس بە شکلێکی عام کوردستان ئەمنیەتی محفوظە زۆر باشتر لە شوێنەکانی تی کە حیساب کەی لە ناو بوقعەتی زۆر گەرمی سیاسیدایە ئێستا پرسگرێک نییە یا سیاسی لە هەرێمێ سیاسی الحەمدلله زۆر مستەقرە ناوەوە بەڵام وەکو دەرهاوێشتەی دەرەوە مەسەرەن لایەکمان داعش مەشاکل لە بۆمە دروست دەکا مەفارزیان شەوانە هەیە کە ئەوانە ئەمن ئیستیقرار تێک دەدەن لە ڕووی سیاسی لایەنە سیاسیەکانیش تا حەدێکی زۆر تەطبیع هەیە و پێکەوە تەنسیق دەکەن خدا سەلامەتیە بدە ئینشاءڵڵا یعنی بڕاستیژی ئیستیقرار بۆی هەموو میلەتان باشە بۆی کورداژی تورکاژی عەرەباژی فارساژی حتما نەبوونی ئیستیقرار ئەگەر لە ماڵی خۆشت نەبی جیرانەکەت نا ئیستیقرار بەێ دروستە تەسیراتی سلبی لەسەر دەبی دروستە ینی ئاگر خانیە جیرانێ مەرە بکەوە مەرێژر حەدسز ببە دروستە ڕاستە خدا ژوارازی بە ئینشاءڵڵا مامۆستەزە دیسا بزیڤڕم سەروە ئەس دخوازم دناوا عەشیرێن دە ینی عەشیرە خۆشناو ژیانە ئۆلی چاوایە مەدرسەی دناوا عەشیرێدا فێربوونا قورئانێ مزگەفت تەکیە بەرێ فەقی هەبوون علمێ ڕێزێ دخواندن دناوا عەشیرێدا ینی ژیانە ئۆلی چاوایە ئەدخوازم هۆن ما فێر بکەن بەنسبەت عەشیرەتی خۆشناو من پێم وایە لە کۆنەوە و تا ئێستاش منبعی پێگەیاندنی زانای ئاینی بووە بەدەیان مەدرسە لە چەندین گوند مەدرسە هەبووە حوجرەی فەقییان هەبووە لە منطقەی خۆشناوەتی وەکو هەرتەل کە بەدار العلم با قەریەت العلم مەشهور بوو بێتواتە کە عالمی زۆر گەورەی هەبووە وەکو مرکزی یا عەشیرە بێتواتەیە بەڵێ
یا خۆشناو بەڵێ وەکو لە بێتواتە مامۆستا مەلا عەبدولسەلام حەیدەری هەبوو زانایەکی گەورە بوو فەقیهەکی باش بوو لە ژیانەیە مامۆستا نا ئەویش وفات وفات کردیە کردیە و رحمة الله لە لێ بێ. گوندی هەرتەل مامۆستا مەلا فەتحوڵڵا هەبوو کەسایەتیەکی ئاینی زۆر گەورە بوو بەگوتەی خەڵکی دەرێن یەکێک بووە لە نەزیری مەلای گەورەی کۆیێ زۆر عالم بووە و لە زۆربەی هەر زۆری گوندەکان مزگەفت و حجرە هەبووە فەقیه هەبووە لا یەزالیش و لە سەردەمی ئێستاش تا ماوەک پێش ئێستا مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی و عالمەکی زۆر گەورە بوو بەدەیان مؤەلیفی کردیە تفسیری قورآن کردیتە کوردی ژیان نامەی پێغەمبەری مەزن صلی الله علیه و سلم کردیتە کوردی لە ڕووی فەقێ و حجرە و دینەوە من پێم وایە خۆشناوەتی لە پێشی پێشەوە بووە لە پێگەیاندنی خەلکی زانە مامۆستا ببۆرە ئەو پرتووکێ سەیدا ئێستا چاپ دبن يعني او برتوكي تفسير يا تاريخ يا سيره بله 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 استاتين خندن بله 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 تين شاب كرين بله بله يعني اخر مؤلف برين كاوي من مطلع ما مصطفى عبد الله هرتلي كيكل فقيه كاني كردستان معروف ولو سردمي وابزن بارصال وفاتي كرت يعني بديان مؤلفاتي هي كتابي هي كجي اعتماده ايش بيدا كريت استاجي مدرسه هنا دنابا عشيده ده جندي عشيده شو جارادك نوزات يعني قطبو نزي سدو هشتي جند يه خوشناو يعني همو جندا شو ممكنه بس يه جورة الجندي جورة هنا مدرسة لا يزالش لجندا كان لزوربي جندا كان مدرسة ديني هي استلا بالسان حجرة وفقيه هي لختي هي لزور شوينا كان لا يزالش حجرة وفقياتي هي كزور جندي جورة هي وكو جندي زلي ملازعد كان عالمي زور جوريان بيجان دي يعني جيانا أولي دنافا عشيرة ده بريكو بيكا وخلقي خوشناو تحدى زور متمسك بمبادئ ديني متمسك بمبادئ ديني يعني وقصي خلقي غير عشيرته زور بي شوينا كان دارين لخوشناوتي تصديري علمي كلا لبو شوينا كان دي خدا موفق كان إن شاء الله أمجي بوي أو عالمي وفات كرنا ام دبیجن گوران بهشت با و یل جیان جی ام دبیجن خدا موفق بکوان ان شاء الله خالشکش هەیە دەربارەی مزگەوت لە هەموو گوندەکانی خۆشناوەتی مزگەوت هەیە ما شاء الله يعني ئەگەر بگەڕێ لە عێراق وەکو عێراق ئەکسەریەتی گوندەکان نییانە بەڵام لە ناو خۆشناوەتیە گوند نییە مزگەوتی لێ نەبی گوند نییە ئەگەر دوو سێی لێ نەبن یەکەش کار هەیە ئەو خاڵیان زۆر گرنگە نهر مزگەوت هەندێک شوێن هەیە وەکو مثلا گوندیش نەبی ئەمە پێی دەرێن مسەلا شوێنی نوێشکردن پارچەک ئارد ام دبیجن مسجد ئەوە پێی دەرێن بە کوردەکەی خۆمانزار پێی دەرێن تات شوێنی نوێژە پارچەک ئاردی چێک دکەن و چمەتۆ دەکەن يعني وعلامتي ويخرج متمسكه ودين دكالوي قال لك باشا زور جوانا والله خالشکش هەیە هەر لە دەربارەی دین حاجی میرانی خدر بەک مامی باپیرمە ئەو لەبەر دین وازی لە میرایەتی هێنا بۆ دین وازی لە میرایەتی هێنا دای بە برایەکەی میرانی ئەحمەد بەک کە باپیری بابمە ئەو مزگەوت و فەقێ و حجرە و ئەو شتانەی دروست کرد لە بێتواتەی احتیمامەکی ئەکجار زۆری پێدا ئەو زمانی حەزکردن زۆر زەحمەت بوو ئاخر 200 ساڵ 150 ساڵ زیاترە ئەو دەمای ڕۆیشتن بۆ حەز زۆر زەحمەتە ئەو کات حەزی کردیە و ئەوی شەهید بوو لە ڕێگای سڵح و سەلاحەت لە بینی عەشیرەتەکان چوو لە بینی دوو عەشیرەت شەڕ بوو ئەو چوو لە نەعبینی هەردووچیان شەڕەکەی ڕاگرت و شەهید بوو جا ئەوە زۆر مهم بوو بەڕێ وقاضي شرعي شيلان ابو لمنطقي قاضي شرعي ميراني خدر بك قاضي شرعي دانابو يعني شرع حتى قاضي دانابو شرع تدري اما وكو حاكمي منطقي بجوري شرع قضاوة دكي بله شو من برسبك يعني مسألة صلحي
یه لهفاتنه وای و بحث کرد خدا جرازی به رحمه خلیب که خدا خدر بک افکار کریه دما خدا سر دما خدا افکار کریه که نوزاد بک ماشاءالله عمل مزخانه و دنرن قالك دولمند خویای هون مرقدار دیروکه نه وش کجوان دیا افهمو تشت بخوای او يعني تشني ديروكينا قديمين مثلا بله سلاح قلا قديمية بله والله او ازایتی برای کما کاکسر هدی برام او ذوقی هيا او یک دوباره او هر کس او هاتیه بخوش تشی داناوه هر بخوی يعني لازم هم يجارك دور بخواج اگر قدیم بیت قیدیکا ان شاء الله اما تقریبا بخوام من شتی چه من دانه هر چی هاتیه تماشا کردی گویی والله ایره بو موزخانه جوانه باشه استاوا قادر قاساخ هنا دوینه پیره قادر قاساخ پیاوه که لمنطقه دهوک و آکر اوانه دوینه هات اوشتانه هموی لگل خو هنا بو بله افچك جي قال لك قديمين كاك نوزاد اواش برا بيلي بيدرن يعني صار كان صار لك زيادة وياه تقريبا هر اوز الحرب العالميه كامله دي كم ده حرب بله ابي بله افجو هذا بله يعني ما شاء الله زور دولة ما بعض برد وبعض جوزيليا بله سيسوار 1000 سال اقريتوه بله يعني زور قديمه او شيء كاك نوزاد ونشيء اول هر زماني بيش لو انا بيش حرب عالميه دبان شيء قديمه كان باروتي او بارود دادگرت بله باروتي دا يقدر برد دا یک جار یک جار او دوباره دبي دوباره كيو بله والله بيروز بمبارك با زور دولمان دا ما شاء الله والله هر جوانه والله بابزام زورش دوله منيه بس باشا يعني ميوانتين خافرين زيارتك خافرين بله كيك نوزاد نافا عشيرة دا تكلي وعلاقات هم عشيرة خبخة وهم خزماتية چاوية نافا خوشناف دا لنا خوشناوان أكثرية عالمك جن وجن خوازيان هي وكو إيماش وكو بنمالي إيما خانوادي إيما أما مثلا لقر عشيرتي آكو جيران مانن جن من داينو جن من لهناونو مثلا دايشي برايكم كاك همداد لا خشي رئيس عشيرتي آكوه إيها باسي ما من داغي وهروها خشي بابي مش إي أو بوا يعني جن خوازي هبوا بالباسا كان لقر آكوه كان آكو لقر بالباسان مثلا أوشتانا هنا ليك نزيق بونو هيا يعني تكلي وعلاقات وانجي خوشة باشا مسائل بخود زاني خراب نية باشا شخوا او بربرية او قديمي رابونا لهمو پرچه كردستان رابونا يه ناو عشيرات دجمنانتي نيارتي لكردستان باشور جي هما نمايا انشان بله بله كاك نوزاد بك عشيرة خوشناو بچي خل پیشه بچي خل مشهوره بخواز عشيرة خوشنا أولا بشجاعت شجاع زور بشجاعت وبناندان و دوشتن بلام وكو زراعة أوشتانا لبروي لخوشناوتي عردي عدل عردي منطقه صخريه صخريه يعني جوتكاري ليد به جوتكاري بدوشاو زور مشهوره خوشناوتي دوشاو ام دبجن بالغور صافار يعني دوشاو زنازم دوشاو دمس بله دبس بله بدوشاو زور مشهوره با سركي هناري ابي ناري ابوشتانا ولا مشهوره اذا ما مستاذنا بشتايك اگر اشتشكت هي الله جل روي زراعه وشي فرمي توتني خوشنا زور مشهور بوا ميوجو تري مشهور بوا لروي زراعات لروي صنعاتي دستيش لا زور منطقي زورك لا كر لباسي كري دروز دكان لمرزي لروي مثلا معنويش
وەکو تەمەلوق نەبێ خۆشناوەکان دەرێن زوو تووڕە دەبن کە زوو تووڕە دەبن قسەشی دەجێڕنەوە دەرێن لە زمانی ڕووسەکان شوێنێک هەبووە چەند عشیرەتێک لەوێ بۆ ویستیتیانە بیگرن بریندایەتێک هەبووە خۆشناوەکان گوتیتیان ئەمە دەچین دەیگرین گوتیتیان لە بۆ بەیانی گوتیان بەو پاشنیوڕانەی ئەمە تووڕە دەبین دەیگرین یعنی خۆشناوەکان دەرێن تووڕە دەبن تووڕەبوونەکان لە شەجاعەتەوەیە دەرێن مرۆڤی خاص و ئازان لە شەڕکردنی وەچی جەنابیشی فەرمووی لە ناندانیش بە حکمی ئەوەی زۆر ئەوان کاروانیان کردیە ئەوەی زیاتیش بستەجیان زیاتر فێرە ناندان و خزمەتکردنی خەڵکی دەبی لە زۆربەی گوندەکان میێوان پەروەرن لەبەر بە خۆیان قەدری میوانی دەزانن بە خۆیان مەنتیقەی خۆشناوەتی وەچی جەنابی فەرمووی سەخەری بووە بە زیاتر مێوژ و ترێ و هەنار و ئەو شتانەی هەبووە عەردی زەراعەتی کەم بووە بۆ بژێوی ژیانیان هاتوچۆیان لەگە دەشتێ بووە کە هاتوچۆیان کردێ مەجبور بوون بستنە گوێیان میوانداری بکەن بۆیەش ئەوان زۆر میوان دۆست بووینە لە هەموو گوندەکان دیوەخان هەبووە یعنی خەڵک ئەگە هات با لە مزگەوتی یەکەچی غەریبە بە چەندین کەس ڕادەوەستا بیباتەوە خزمەتی بکە ئێستاژی بەردەوامن ئەو عادەت ئەو ئەکید بەڵام وەکو هەموو شوێنەکانی مچینە تەسیری شارستانیەت و عەولەمە و تەکنەلۆجیا و ئەو شتانە تەسیری کردی تا حەدێکی کاڵبوو بتەوە بەڵام مقارن لەگەر شوێنەکانی دی ئێستاش خۆشناوەتی لەبەرەوەی ئێستاش خۆشناوەتی ئاوەدانە و خەرک ڕووی تێدەکا تا حەدێکی زۆر ئەو کەلتورە باوە لە ناوەمان زیراعەت بەردەوامە مامۆستا ئێستا وەڵای زەراعەت بە حکمی ئەو بێبارانیەی وشکە ساڵیە کە ئاو دەرناکەوەش ئاوەکان کەم بووینە زۆر ناکۆڵم نەخێر ئاوەکان نییە یا ناکۆڵم بیر لێدان بیر لێدانیش زەحمەتە ئەرکەچی زۆری دەوێ ئەوە ئیمکان نابی منتیقەی خۆشناوەتی ئاوی جاری زۆر بوو ڕووبار و کانی زۆر بوو بەس لەگەر ئەو وشکە ساڵیەی دەتوانین برین 170 زیاتر ئاوەکان نەماینە ئاوی جاری مچقینەیانی کێم بوونە والله بەشێکی زۆری کەم بۆ بەشێکی شێر نەما ئیشک بووە بەڵێ تەماشەوانن هێژا ئەم لە کوردستانە باشوور لە پایتەختی هەولێر ئەم لەگەل نەوزات بێتواتینە بەرنامامە ئیرۆ حەقی عەشیرە خۆشناو ژیانە عەشیرێ و حەقی هەرێمێ هەرێما کوردستان ڕەوشە هەرێمێ ژیانە هەرێمێ چاوایە دەوی واریدە کە نەوزات بێتواتی و مامۆستا ڕەشید مەلەجەماڵ بێتواتی ئەموان را هەفپەیوینێتکن هەفپەیوین نامە بەردەوام دکە کەک نەوزات بە دناوا عەشیرە خۆشناودا دەستەڵاتدار یێ سیاسی ئەسکەری یێ ئاکادەمی دەرکەتنە بەڵێ بە حکمی ئەوەی لەناو عەشیرەتی خۆشناو خوێندەواری زۆر بوو گەلک بوو یعنی ئێستا ئەمە مەسەڵەن والی هەولێرێ خۆشناوە ئێستا وەزیرمان هەیە وەزیر کە خۆشناوە مەسەڵەن وەزیری ئەوقاف خۆشناوە پرۆفیسۆر و مامۆستای مەزن هەنە لە جامیعات لە پەرلەمان ئیدی مۆزەفی گەورەمان هەنا هەمووی ئەکسەریەتی خۆشناون جا ئەوانە هەمووی عەسکەریش برایە من مەسەڵەن جەنەڕالە نازانم چی پێ کاکسەر هەد و هەروەها لە ناو عەسکەریشدا خۆشناویدیش هەنا پلەیان بەرزە و صاحب دەستەڵاتن لە ناو عەسکەری بەڵێ هەماداوان موفقکە ئینشاءالله یعنی عەشیرە خۆشناو قیمەتی گەلک ددا خوێندنێ پەروەردەهەیە هەم ئۆلی هەمژی یافەنی دەمەکی ددێ گۆهە قاس موازەف ناوای دەرکەتنە بە حکمی ئەوەی کە محاولە کرایە لە وەختی خۆی لە بیدایەتی مەدرسە مەکتەب هەبن لە هەموو گوندەکان تەسیری زۆر بوو ئێستاوە بە دەرکەوت کە خوێندن چەند مهمە بەێ کاک نەوزات مجتەمەعا لەسەر سولحی بەریانهاژی وە بەحس کرد لە ناو خۆشناو بەردەوامە لە هەولێر بۆی سولحی مەسئلەتێن بەردەستەوە یا جی هون دبن مداخلێ پرسگرێکی ناوا خەڵقی باژێر
ئەو کەسێکی کە بۆ خۆی بێت مڕازەعەتمان بکە لێرە لەوانەیە ئەمە بە حکمی ئەو چەند ساڵێک کە لێرەینە زیاتر لە 900 سڵح کرایە ینی 900 زیاتر 900 سڵح یەک ساڵ نانا لە فترەی ئەو چەند ساڵانەی کە ئێمە هاتوین بۆ ئێرە فترێکی چەند ساڵ ئەکسەریەتی ئەو ئاشتەوایی و ئەو سڵحانێک کە کرایە زۆنابی مامۆستای بەخۆی لێرەیە و ئاگادارە ئەو ئەتوانێت زیاتر بە تەفسیلی بۆتان باس بکە بفەرمو مامۆستا لە ڕووی سڵح دەستەواژەی عەرەبی هەیە دەڵێت سڵح سەید الأحکامە من هەموو جارێک تاکید لەوەی دەکەمەوە دەڵێم کڕۆک و جەوهەری محکەمەی چارەسەرکردنی کێشەی خەڵکە خۆ هەر کەسێک بتوانی چارەسەری کێشەی بکا لە مابەینی دوو کەسەی پێم سەروەری و سەرفرازیە بەنسبەت کێشە زۆر کێشە ئەمە لێرە چارەسەر دەکەین وەکو سڵحی عەشائیری سڵحی عەشائیریش زۆری تێدانیە لە هیچ لایەنەکی لە هیچ لایەنێک زۆری ناکرێ هەردوو لایەن بە ڕەزامەندی خۆیان ممکنە یەکەکیان هەندێک تەنازول بکا لە حەقی خۆی بێ ئیجبارکردن بە ڕەزامەندی خۆی یعنی پێم لەگەر محکەمەش تێک جیران نیە بەڵکو هاوکاری دادگاکان دەکا دادگا ئیشی وێ چارەسەری کێشەکەی سوود بکە بەس هەندێک کەس بە سوء تەفاهم لێک دەدەنەوە وا دەزانن سڵحی عەشائیری متناقضە لەگەر محکەمەی تێک دەگیرێ بەدیدی من پێم وایە هاوکاری محکەمە و دادگاکانە چونکە کڕۆک و جەوهەری محکەمەی چارەسەرکردنی کێشەیە کێشەش کە خەڵک دێ دەتوانم بڵێم مانگانە بەدەیان کێشە ئەمە لێرە چارەسەر دەکەین لە کە چارەسەر دەکەین تەرەفی کە وادادەنێ زوڵمی لێکرایە بە قەناعەتی خۆی ئیتیفاق دەکا لەسەر دەستیمە لەسەر دەستی جەنابی کاک نەوزادی ئەمە مەسوودەیان لە بۆ دەکەین کە من فلانی کوڕی فلانی تەنازولم کرد لە حەقی خۆم و گەیشتمەوە مافی خۆم دەچی لە پێش حاکم لە پێش دادگا بە ڕەزامەندی خۆ دادگا لەوی دەپرسی خۆ ئیجباری تێدانینە زەخت لە تو نەکرایە دەرێنە بە ڕەزامەندی خۆم ئەو سڵحانە دەکرێ و تەئسیری زۆریشی هەیە لەسەر مجتەماعی ممکنە زۆر جار حالەت هەبووە لە قانون کەسێکی کوشتیە قانون مەجرای خۆ وەرگرتێ 20 ساڵ محکوم بووە لەبەر ئەوەی بە سڵحی عەشائیر کۆتایی نەهاتیە پاش 20 ساڵی قاتیلێکە کە بەر بووە کوژرایتەوە یعنی دیسات کێشەکە چارەسەر نابی یعنی بنبەر نابی بەڵام ئەگەر لە قانون با سەروەربی بەڵام لە ڕووی عەشائیریش و لە ڕای کۆمەڵایەتی من پێم وایە زۆر زەروریە کە ئەو شتە بکرێ سڵحی عەشائیری یعنی سڵحی عەشائیری بهێلە خۆشی ژێ محکەمێ جوانترە سەبەبشی هەگەر مەسەڵا مرۆڤەکی وەک نەوزاد بەک هەگەر تەمیناتێ بدە یێدی نکارە خەرابیە بکە پشتی سولحی دەڵێ ئەوە هەردوو لاتان ڕازینە بەو خاڵانەی کە لەسەرتان ئیمزا کردیە ئیجباری تێدانیە ئێستاش دەتوانن بەڵام لە پاش ئیتیفاقکە واژۆکردنی کەسێکتان پێشێلی ئەو نووسراوەی بکە ئەو لەگەڵ ئێمە دەیکە ئەوجا ئەمن نمونەشمان هەبوو ماوەک پێش ئێستا حدودی ساڵێک پێشی 20 ساڵ کەسێکی کوشت حکومەت گرتی قانون 20 ساڵ حکمی کرد لەبەرەوەی عەشائیریان کۆمەڵایەتی سڵح نەکرابوو پاش 20 ساڵ بەرەر بوو دووبارە ماڵی کوژراوەکەی چوون قاتیلەکەیان کوشتەوە دیسا ئەو کێشە 20 ساڵیت کە درێژ دەبتەوە خۆ ئەگەر پیاوەکی وەکی کاک نەوزادی خەڵکی خێرخواست بتوانی قەناعەت بە هەردوو لایەن بینی لە پاش ئەوەی کە 20 ساڵ محکەمە حکمی کرد دەتوانی ژیانە چنوێ دەست پێ بکاتەوە زۆر جوانە خدا موفقکە ئینشاءالله کاک نەوزاد مرکزی عەشیرە خۆشناو گوندێ بێتواتە وەکو بەڵێ ئێستا ماڵێوە لوێرێژی هەنە یا خانیەوە هون چنە زیارەتێ ینی دەچین بەڵام خانوشتی لێ نەمایە بە حکمی ئەوەی ئەمە زیاتر لە 25 ساڵە لەوێ نەماین لەبەر مەشاکلی داخلی یعنی حیزبەکانی شەڕ و شۆڕی داخلی حیزبەکان لە وەخت خۆی ئیدێمە هاتینە لە ئیستیقرارمان کرد چاوەڕێیەکەین ئینشاڵڵا ئەگەر ئەو شتانە نەمینێ هەر وەختێکی بمانەوێت لەوێ خان و بەرێ خۆمان چاک دەکەینەوە یعنی وڵاتی باپیرایە هەر نابێت چۆڵ بکرێ ئێستا تەقریبەن بای ئەمە ملک و ماڵ و جێ و ڕێی خۆمان ئێستا ئیوێ
زیاتر لە 100 ملیۆن دۆلاری ئەمە بەجێمان هێشتێ ئازا بکەینەوە دەسەڵات نییە بەس حقیقەتەکیش هەیە ئیزافەتەن سەکرێت لەبەرەی خۆشناوەتی بۆ قاچی گەورەی هەیە لە جغرافیای مەسەلەن مرکزی خۆشناوەتی حدودی 20 کیلومتر لە مرکزی هەولێر دوورە نێزە ینی يعني نا مركزي هولي لقى خوشناوتي حدودي 15 كيلومتر زور نزيك لا مركزي هولي بس همو خوشناوتي مالي مية همو خوشناوتي بس وكو مسقط رأس ولادات منطقي مالا خوشناوتي دوري باليسان وبيتواتا كبيتشك دورة ليلة لو هاتو تشويما بله بسدم هن الجندن برسجريكي اندام عشيرة شد بتليري تليري جموع يعني اندام عشيرة بەڵێ بەڵێ هەر ئێستا لەوانەیە 2-3 ماڵی خۆشناو لەناو هەولێرە هەبن ئەگەر کەم نەگوت بێت بالي زور هەر زیاتریش ئیدی بڵاو بووینە بەڵام ئەوێش هەر هەنا لە گوندەکان هەر هەنا لە شارەکانیش لە هەر هەموو شارەکان خۆشناوە بە سەدان ماڵ هەیە يعني عشيرة كردستان باشوري جورية عشيرة خوشنا بەنسبەت تقریبا دووەمین عشیرەتە پاش زاف زۆر گەورەیە بەڵێ ئەو لە گەرمیانە لە خوار سلێمانیە لە سلێمانی بەرەو خوارە بەڵام پاشوی عشیرەتی خۆشناو هەم بقعەی جغرافی و هەم عەدەد و هەم عەدەدی گوندەکانیش لە هەر هەمویان زیاتر جغرافیاوێژی فرەها زۆر فراها لە مەسیب سلاحەدین و شەقڵاوە و دەڕواتەوە بۆ نزیک 4 قوڕنەی یعنی و هیزۆپ و حەریر نزیک حەریرێ وەنیا دەشتاوێژی هەیە چیا و دەشتە کەمێک دەشت هەیە بەڵام چیا زیاترە بەێ چیا زیاترە گەگ نەوزاد ڕۆژێ چەند کەستن لێرە زیارەت بکەن جەنابرۆ وڵای ئێزا ڕۆژە زانی جاری وا هەیە یعنی ئەگەر کێمترین ڕۆژێ چەند کەس ئەگەر هەر نەبی کەس نەبی 6-7 کەس هەردێ ئەزا سبەینان هەندێک جار عەسران هەندێک جار شەوانە ئەگەر مناسبە شەبی سڵحە مەسەلەن شتە ئیدی ئەڕوا لە 200-300 ماشاءڵڵ سعات چی هون لێرێ بەتکەن دەری دەرگە کرایتەوە دائیمەن 24 ساعت 24 هون ساعت چتن ینی سبەینان ساعت 9 دەین بەێ هەتا ساعت 1 یەکێ ئێواری یەکی نیوەڕۆیە ساعتی نیوەکی سراحەتە بۆ ئەگەر میوان نەبن دەچینەوە ئەگەر میوان نەبن ئەگەر میوانیشە بن پێکوە دانیش عەسرانیش پاش عەسران لە ساعت 2 بەولاوە هەتا مەغریبان ئەویش ساعتێک 2 ساعتی سراحەتە شەوان دێن هەتا ساعت 10 هەتا میوان هەبن دادەنیشن ئەگەر میوان نەبوون سوتفەیە ئەویش کە نابی ساعت 10 دەڕێن کاکە هەر کەس تۆ ئیسراحەت بکە بۆ ماڵێ هەر کەس دەستە ماڵێ وەختێوە هەموو میوان هاتشە هەموو یاخود ئێستا مەسەلەن ئەمە ئەلە بەرنامەی خەلاص بن بەرنامەمان هەیە بچین بۆ فاتحەیان بچین ئەوانەی مەسەلەن هەندێک وەفاتیان کردیە ئەگەر ئیش و کارمان نەبوو دەچینە سەردانی نەخۆشەکان لە خەستخانەی بی لە ماڵێ بێ یەکەکە نەخۆشە شتەکە یان ئەو خدا ڕەحمە خۆڵۆم بکە کەک نەوزات تشکی هون مامۆستا ڕەشید گۆبێژن هەبە من بالا خدای هاتنێدا ئەو دیسا کۆلەکسیۆنە کوی وێنە هەنە سوورەت ئەمە ئینشاءڵڵا وانژی ژوە چینە ئەمێ تاریفاوی بسین شۆڵێ 2 دقە 3 دقە پێشنیارێوە هەبن پەیامنیوە هەبن بۆی عەشیرە خۆشناو بۆی هەرێمێ بۆی هەموو چارپەرچە کوردستان پێشنیار نیوە پەیمان نیوە هەبە بفەرموو ئەمە دوێ ناونار بەڵێ وەڵام من پێشنیارم لە بۆ هەموو کورد و لە بۆ هەموو عەشیرەتەکان و لە بۆ هەموو کوردستانیەکان ئەوەیە وەک لەو دووبارەیە کە هەمومان پشتی یەک بگرین بۆ خزمەتی گەل و نیشتیمانی خۆمان یەکگر بین ئەوە پەیامی منە لە بۆ هەموو کوردستان هەموو کوردستانەکە سپاس مامۆستا پەیامەوە وەڵاوەکو جەنابی فەرمووی میکرۆفۆن ومێ دەکەم هەموو شین و توێژەکان عەشائیری و شارستانی هەموو پێکهاتەکانی ئەو بوقای کوردستان هەمومان یەک هەڵوێست بین لە ژێر یەک ڕەنگ و یەک ئاڵادا بین کە ئاڵای کوردستانە بۆ
بەرەنگاربوونی ئەو تەحەدیاتانەی کە ڕوومان تێدەکات کە فەرق ناکا لەما بەینی ڕەش و سپی و زەرد و سوور و سەوز هەموو ڕەنگەکان بە یەک چاو تەماشا دەکا یەکدیگر بین بۆ گەیشتن بە مەبادیئی خۆمان. بله زۆر زۆر سپاس مامۆستا ئەم ژی ژوێ هێڤیاوەڕەت بژنە ئامین باوەری ئەمەژی گۆ هەموو گەلێ کورد و گەئی مسلمان هەموو مسلمان یعنی ڕنگ و ناو و ئال و زمانی خۆ بنە ئالیکی دبن ئاڵا تەوحیدێ بیا براتیە دە وەرنە جەم هەف و مافێ خۆ هەفدوورە وەکی هەف لە هەفپار بکن و هەندور ئاتمۆسفەرێک ئەوین و خۆشیەدە ژیاناخە هەم یا دنیێ هەمژی بۆی ئاخرەتێژی ئامادەکاریە خۆ بکن و بەردەوام بکن ئەم زۆر زۆر جەنابێەوە هەرداژی سپاس دکن ئەو وێنە ئەمێ بنەڕن هەگەر دەستورەوە هەبە کەرەم بکن. تماشاوانên hêja ev jî koleksiyonek sûretayî yê dîrokînê yê pêşkeş û rîspiyê eşîra xweşnawin kek Newzad bek wê ji me re tarîf bike avana kî ne çi ne yêkê ne مثلا ئەوە جەنابی مەلا مستفای بارزانە لە ساڵی 1962 کە لە ماڵی خۆمان بووە ئەو وێنە لەگەر بابم و مەلا مستەفا ئۆژمیرانی ساڵح بەرجی شەقڵاوەیە ئەوەش کوڕەکانیانن ئەوە تاریخکە زۆرە لە 62 تا ئێستا بەڵێ ئەو گەورەکان هەرسێکیان نەماون گچکەکانیشان هەموو ماوە بەس گچکەکان بەڵێ ئەوەش خوا لێ خۆش بوو برا گەورێم نا لەگەر من لە گوندی بێتواتە ئێستاژ لورە وفات کرد ئەو 2 ساڵ پێش ئێستا 2019 بالضبط خدا ڕەحما خۆ لێ بکەین ئینشاءالله. ئەو وێنەیە نوری سەعیدە نوری سەعید ڕئیس وزەڕای عێراق بوو لە زمانی مەلیکێت لە 1955 ئەو وێنەیە گیراوە نوری سەعید و ڕئیس عەشیرەتەکان وەکو بابم و خاڵم و ئەوانە ئەوە هەر ڕئیس عەشیرەتی خۆشناو و عەشیرەتی ئەوەش نازانم نە بڵاوی دەکەنەوە دوایی نەنا ئەو بە کەیف خۆتانە پێشکەشێ ڕێبەر و سەرۆکی گەلێ کردن ئەوە بڵزەبت ئەوە سمکۆش کاکە و شێخ سعیدی پیرانە و مەلیک مەحموودە و قازی محەممەدە و ئەوانە هەمویان شەهید و ئەعدام کراینە لەسەر قەزیەی لەسەر مەسائیلی کورد و کوردستان هیچیان نەماینە ئامین هەرچی باسی حەقی خۆی بکە نابێ هەبی ئەوەش لە ساڵی 1991 کە کوردەکان لە ئێرانێ بوون گەڕانەوە ئەوە هاتنە ماڵێمە جەنابی سۆرۆک بارزانی و جەنابی خوا لێ خۆش بوو نەوشێروان مستەفا و بابم و خۆم و جەنابی کاکسەرداری خوا لێی خۆش بی و کاکسەر هەدی براش ئەوە لە ماڵێمە گیراوە لە بێتواتەی ئەوەش هەر ڕئیس وزەڕا بوو لە زمانی مەلیکی پێش یان پاش نوری سەعیدی و سەرۆکی حیزبێکی بوو ناوی ساڵح جەبر بووە سۆرۆک وەزیرانی عێراق ئەوە ڕئیس عەشیرەتەکانی کوردستانن لە ناویاندا بابم و هەندێک لە خزمەکانی خۆمان ئەو ڕۆژەیە کە گیراینە کە سزم بزانە لە ساڵی 1926 ئەوە شێخ سعیدی پیرانەوە کە ئەسیر بۆەوە زندرمەیە لە پشتێ جارشکە داوای حەقی خۆتان نەکەن ئەوە جەنابی بابمە ئەوەش خۆمان و گەنجەکانمانن بڵێ ئەوەش کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ خۆمان بەڵێ لەگە برایەکان جەنابی کاک سەداری و هەزار ڕەحمەتی لێ بوو کاک سەرهەد و کاکیمداد و خۆم ئەو ڕەسمە ئەو دوو عالمی گەورەی کورد شێخ عوسمانی نەقشبەندی بیارە لە تورکیا ئەمری خوای کرد ئەویە
لتركيا. طريقتي بله طريقة نقل او شي رحمتيه باوي أو بابي منا بله أوش ما مستعمل عبد الكريم مدرس بله أو علمشي جوري بله زور مهم كرت دناسم بله ما مستعمل عبد الكريم مدرس أولا كتشك مزل بيو كتشك مزل شك مجاجي ألوي ماريان لوي بلوي وفاتي كده بخم لوي بم كوفات وقتها وفات كلهم بله بله. أو زناد ملا كاك مسعود بارزاني وبابم بله لا صالي 1991 لبيت وعطي لا خاني خومان لمالي خومان أول جنابي ملا مصطفى بارزان هزار رحمتي لبي لقال بابم أول جماعتي حماية كان أنا لبيت وعطي لمالي خومان للشيصة كان يعني دماش ولا شيء دمش بداية الشورش شورش. بداية الشورش بله وجنابي ملا مصطفى بله أوش بابيرما ميران رشيد بك بله لقال قادر بك أوش خزمي خومان شقلاوي ميران رشيد بك أو ميران قادر بك أو ميران رشيد بله ما أو بابيرما باب بله وميران قادر بك خزمي خومان لشقلاوي ميري شقلاوينا بله أو ميري شقلاوينا مش ميري بله أو ديني بيتواتي أوش آغشي دزية أوش مندوبي سامي بله إنجليزا لصاري 1931 بله أو أنا أنقرتو ليرة بله 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 أوش زنابي باوكم بله. لصاري 1986 يا 87 لجندي بيتواتا أو أنا ما أنقر بوادقاري باوكم سوار بلا ما شاء الله خدا موفق بس. که نوزاتیه وفات کرنا خدا رحمه خلهم که گورام بهشت براستی جی يعني سورة نيويناني ديروكينا خوشة يعني خوشة. أو بله. لحزارة يكا راسته راسته أوش جندي بيتواتا او جي گنده بتواته سريع. زور جوانا گنده وجي ما أو شاء قال الله لقطة شو بقدر زور زوان او درس جي گنده بتواته كك سايت بله براستی جي او پرتوك جي شفا أوش مكتبي ديوخانة ديواني خومان بله باشا الحمد لله بله. تحدك دولة من ده بله قال لك دولمنده ديروكيا براستي خدا شو رازي با نخاسم في سورة براستي جي يعني جمرو وان دبينا مرت شا ديروكا قديمي ماشي مرت شا يا ديروكا قارش قديمة بله غرفة احتياط شمان هي قال لك لما علي بترسه بله قايدا لما علي غرفة احتياط من هي هيا بخوي ميوان داري او شا روجا كان بترسنا ميوان ان شاء الله قايدا لما علي ولا عمل ان خدمة شاء الله بله تماشاوان نهجا ام لكردستان باشور لهولير ام لدرگاه كك نوزات بگه بتواتينا اف اودا اف صالون يا فوتوغرافا يا صورتا يا وهني باو باف بيريوي وهناك سروكو بيشكش كرد وكك نوزات بيجا فرجيه سلحيه يعني محكمه صالونه محكميه يا دادگه هي سلحه خوی لور بکارتینن بر پاشی اوداک میوانه هیا یه گل خود حیله جی یه گوجمال دغی دجی تل ورد به میوان ما گروش که امورند به میواج بحوینه خود جرازی و براستی برنامه بجذب و جوشا خوشا گشا بس دماش بو ما هاتو بو وقتاندن بداوی بو اگر قسمت بو ان شاء الله که نوزات ور ترکی عمل ترکی جی برنامه نا ان شاء الله بهورا چیکن ل درگاه هاوی برنامه دویمین هم شد کن بس محبانتی هموی بردوام به انشالله ام سپاسیه خواه لسر ناوی نونر و خبات کاری تلویزیون رهبر پیشکشی جنابه و همو عشیره خوشناف و تماشاوانات کن جاره کده ام سپاسیه خواه پیشکشی ود کن خدا جوارازی خدا جوارازی احترام السلام عن هي بورا متان إلى درجة كراوتوا هر كاتيك ويستان نكهر لدرباري عشيرة هر إشكاركتان هبو خدا جوارازی كبوئي و جنجاو ببوئي ما جنجابي ما لخدمتان خدا جوارازی مامۆستا رەشید دووبارە سەرکەوتوون ئینشاءالله. پێشکەشی جەنابێ زۆر سپاسان دەکەین سپاسان دەکەم سەرکەوتوونە تەماشاوانên هێژا دەماش بۆ مە هاتبوو بە قەتاندن بداوی بوو هەتا گشتنا بەرناماکی دێ هەر شاد و بەختەوار بن ئەمانەتی خدا بن ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه